عراقیەکان بێزار بوون لە دەستکەمی خزمەتگوزاریەکان و زیادبوونی ڕێژەی بێکاری و گرانی لە وڵاتەکەدا. بۆ ئەمەش لۆمەی کاربەدەستانی حکوومەت دەکەن و دەڵێن بێتوانە و گەندەڵن. ناڕەزایەکان لە بەسرەوە سەریان هەڵڵا و پاشان چەند شارێکی دیکەی باشووری عراقی گرتەوە. ئەم خۆپیشاندانانە لە ئەنجامی 16 ساڵ لە حکومڕانی خراپی یەک لە دوای یەکی حکوومەتەکانی ئەم شارەیان بەڕێوە بردووە، بەڵام بەداخەوە هیچ گۆڕانکاریەک یان خزمەتگوزاریەکیان بۆ هاوڵاتیانی شارەکە نەکردووە. ئەم تووڕێی هاوڵاتیان و پەرەسەندنی خۆپیشاندانەکان لە کاتێکدا عراق لە بارودۆخێکی هەستیاردایە لە پاش هەڵبژارنەکانی 12 مانگی 5 کە تیایدا هاوبەندی ڕێبەرێکی شیعەکانی عراق موقتەدا ئەلسەدر زۆرترین دەنگی بەدەستهێنا. یەکێک مرد یەکێ بریندار بوو، ئەمە بەهۆی حیزبەکانەوەیە. عەبادی ئەگەر تۆ شەریفیت و غیرەت و شەرەفە هەیە، داواکاریان خەڵکا بۆیە مافی بەسرەمان بدەرێت، ئێمە دەکشینەوە، بەڵام ناڕەزایەتیەکانمان هەر بە ئاشتیانە دەمێننەوە و بەردەوام دەبین لە مانگرتن و بڕینی ڕێگاکان هەتا مافەکانمان بەدەست دەهێنین. عەبادی هەوڵیدا لە ڕێگەی ڕاگەیاندنی چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری ڕێ لە ناڕەزایەتیەکانی خەڵک بگرێت. هەروەها بەڵێنی حکوومەتە کاربڕێکەرەکەی کە پارە تەرخان بکات بۆ چاکردنی خزمەتگوزاریەکانی ئاو و کارەبا و تەندروستی بەسرە. بەڵام سەرەڕای ئەم هەوڵێ عەبادی ناڕەزایەتیەکان شارەکانی عەمار و ناسریە و نەجەفی گرتەوە. تەنانەت ناڕەزایەتیەکان لە شاری بەغدادی پایتەختیش سەریان هەڵدا. حکوومەتیش لە بەرامبەردا هێزی لەم ناوچانە بڵاو کردوێتەوە. ئەرکیەمە ئەوەیە ئاسایش بۆ هەموو عێراقیەکان دابین بکەین و هەروەها گوێ لە هەموو داواکارەکان بگرین و دەستخۆشی لە ئەو خۆپیشاندانانە دەکەین کە بە شێوەیەکی ئاشتیانە و شارستانیانە داوای مافەکانیان دەکەن. بەڵام ئەوانەی پەلاماری دامودەزەکانی دەوڵەت و هێزەکانی ئاسایش و کێڵگەنەوتەکان دەدەن دەبێت لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت. پارێزگای بەسرایەکێکە لە شوێنە هەرە دەوڵەمەند بە نەوتەکانی عراق و بەشێکی زۆری هەناردەی نەوتی وڵاتەکەی لێوە دەردەچێت. هێشتا ژێرخانێکی پەککەوتووی هەیە و بەدەستکەمی خزمەتگوزاریەکانەوە دەناڵێنێت. لەوانە خراپی جۆری ئاوی خواردنەوە و برینی بەردەوامی وزەی کارەبا. ئەمەش لە کاتێکدا شەپۆلی گێرما لەم دوایانەدا ڕووی لە ناوچەکە کردبوو کە پلەی گێرما گەیشت بۆ 48 پلەی سەدی.